ئەو زانیاریە شۆکێنەرانە دەزانی کە چیتر نەوتی کوردستان بەدەست هەرێم نەماوە دەسەڵات چۆن لە ڕێگرێبەسەکان خەڵکی کردە بارمتەی کۆمپانیاکانی نەوت. سەرەڕای ئەوەی یەک هەفتە بەسەر ئەو وادەیە تێپەڕ دەبێت کە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان دانراوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ ئاسۆیەک بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت نییە و بەغدا ڕایگەیاندووە چاوەڕێی ئەوەن کە لە هەرێمی کوردستانەوە بڕیاری کۆتاییان پێ بگات. بەپێی بەدواداچوونی ستاندەر هۆکاری دەستپێنەکردنەوەی هەناردەی نەوت بۆ ناڕازیبوونی کۆمپانیاکانی نەوت دەگەڕێتەوە. حکوومەتی هەرێمیان ئاگادار کردوتەوە کە ئەگەر ئەوان ڕازی نەبن بە هیچ شێوەیەک هەناردەی نەوتی کوردستان دەست پێ ناکاتەوە. کۆمپانیاکانی نەوت داوای 1 ملیار دۆلار قەرز لە حکوومەتی هەرێم دەکەن، هەروەها داواش دەکەن لە داهاتوو بۆیان ڕوون بکرێتەوە چۆن حەقدەستی خۆیان پێ دەدرێت. کۆمپانیاکان ڕایان گەیاندووە بەبێ جێبەجێکردنی ئەم دوو مەرجە چاوەڕێی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت مەبن، بۆیە ئەمەش نیشانی دەدات کە چیتر نەوتی هەرێمی کوردستان لەدەست هەرێم نەماوە. ئەوەی کە بڕیاری کۆتایی لەسەر دەدات کۆمپانیاکانن بەهۆی ئەو گرێبەستە خراپانەی کە لە پێناو قازانجی خۆیان دەسەڵاتداران لەگەڵ ئەم کۆمپانیایانە کردویانە. هاوکات لە ماوەی ڕابردوو قازانجێکی زۆری نەوتیش بۆ کۆمپانیاکانی حیزبەکانی دەسەڵاتیش چووە. لە بەرامبەردا هەرێمی کوردستان دووچاری قەرزێکی زۆر کردوتەوە کە پێشتر خۆیان ڕایانگەیاندبوو 30 ملیار دۆلارە. بە بڕوای چاودێران نەوتی کوردستان پێویستی بە دووبارە خۆماڵیکردنەوە هەیە کە لەم قۆناغا تەنها بەغدا دەتوانێت بیکات.